بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان من نام لارا كاروانة خوينسكارم لا قوتابخانەی نور ئێمە لە قوتابخانەی نور کۆمەڵێک دەرس ئەخوێنین کۆمەڵێک وانە ئەخوێنین وانەکانیش بریتیە لە ئاداب ئەخوێنین قاعیدا نورانی ئەخوێنین قورئان ئەخوێنین ئینگلیزی ئەخوێنین و من ئەمەوێت دەستخۆشی بکەم بە تەواوی مامۆستایان لەبەرەوەی 6 مانگە کە دەرس بە ئێمە ئەڵێن بەڕاستی ماندوو بوون بەدەم ئێمەوە بەڕاستی هەموو ماندووبوونی خۆیان بە ئێمە سەرف کرد و دەستخۆشی تەواو هەیە بۆ هەموو مامۆستایان بە تایبەتی مامۆستا ئازاد کە سەرپەرشتیاری قوتابخانەی نورە. دایکە خۆشەویستانەکەم کە لێرە ئامادە بن ئەوە نیشانی دڵسۆزیە بۆ ڕۆڵەکانتان بە ناوی خوای گەورە. ئەمڕۆ دیارە کۆتا وەرزی قوتابخانەی نور بوو دیارە لە قوتابخانەی نوردا نزیکەی 200 خوێندکارێکمان هەیە دیارە لەم قوتابخانەیەدا کۆمەڵێک بابەت باس ئەکرێ بە شێوازێکی گشتی ئادابیان پێ ئەوترێتەوانێ یەکێک لە بابەتەکانیان ڕێزگرتنە لە دایک و باوک ڕێزگرتنە لە سەروی خۆیان و هەروەها ئەو بابەتە ئاینیەکان دەڵێنەوە بە شێوازێکی گشتی و هەروەها لەگەڵ ئەوەی کە ئەم ساڵ دەرگای قوتابخانەکان بەڕووی خوێندکاراندا نەکرایەوانێ بۆیە بە پێویستمان زانی چەندوانەیەکی تریش لە قوتابخانەی نوردا زیاد بکەین یەکێک لەوانە زمانی عەرەبیە کە بە پیتەکان زیاتر فۆکسمان کردوتە سەر پیتەکان و هەروەها زمانی ئینگلیزیە بۆ ئەوەی تاوەکو بتوانن خوێندکاران دوانەکەون لەوانەکانیاندا بۆ هیوایی کە ئینشاءالله خوێندکارانمان بتوانن لە وەرزی دووەمیشدا بە هەمان شێوەی وەرزی یەکەم نمرەیان بەرز بێ و هەروەها سوپاسی دایکان و باوکانیش دەکەین هاوکارێکی باشمان بوونە سوپاسیانەکەین و هەروەها سوپاسێکی بێپایانی مامۆستایانی بەڕێز دەکەین کە بەڕاستی خۆبەخشانە هاوکارێکی باشمان بوون بۆ سوپاسیانەکەین و ماندوو نەبن. سەرەتا بە ناوی خوای گەورە میردەبان من نام ئانی عەلیە سوپاسی قوتابخانەی نور دەکەم لەبەرەوەی چەند وانەیەکمان فێر دەکەن و وانەکە قاعیدە نورانی ئینگلیزی قورئان و جگە لەو دەرزانەش دەرزی ترشمان فێر دەکەن لەو دەرزانەدا یەکێکیان پاک و خاوێنی ڕێزگرتن لە دایک و باوک. دەستخۆشیم بۆ قوتابخانەی نور بۆ مامۆستاکانی بۆ بەڕێوەبەرەکەی بۆ سەرجە مامۆستاکان و بۆ پەروەردەکردنی مناڵە جوانەکانمان خوای گەورە پاداشتی بەخێران بێتەوە و خوای گەورە سەرکەوتویان کە ئینشاءالله فێری قورئانیان کردو فێری ڕەوشتی جوانیانەکەن فێری ئادابی ئاینیانەکەن ئیسلامیانەکەن زۆر خوای گەورە سەرکەوتویان کە زۆر باشن.